بەناوی خوای گەورە لە خزمەت فەرموودەی ژمارە حوتین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: لا يزال الله يغرس في هذا الدين بغرس يستعملهم في طاعته. خوا واز لەم ئومەتە ناهێنێ بە بەردەوامی نەمامی وا ئەچێنێت کە لە دین و لە پەرستنی خۆیدا، لە گوێڕایەڵی و فەرمانبەری خۆیدا، لە گوێڕایەڵی ئەڵڵادا خوادا خۆی بەکاریانەهێنێ. ڕاست پاردەی کردداری لە خزمەت ئەم فەرموودەیەدا دوو باسە، یەکێکیان فکریە و یەکیان بەڕاستی کردداریە و ئەبێ جێبەجێکین. لایەنە فکریەکە بەڕێزان، هەر کەسێک بڵێ ئەم ئومەتە خێری تێدا نەماوە، ئەم ئومەتە وا بەرەو وێران بوون و لە ناوچوو نەچێ، وا خەریکە ئیسلام تاڵ ئەپوکێتەوە، ئەوە دژی ئەم فەرموودەیە قسەی کردووە کە مافی ئەو قسەیەمان نییە. نەک هەر ئەم فەرموودەیە، بەڵکو چەندین ئاەتی تر کە لە قورئانە گومانمان نییە لە ڕاست و دروستەکەی لەبارەی ئەم باسن. خوای گەورە واز لەم ئومەتە ناهێنێ، واز لەم ئومەتە ناهێنێت تاوەکو بپوکێتەوە. ئەمە ئومەتی خەیرە، خەیڕە ئومەیە. خوای گەورە چۆن دینی خۆی ئەنێرێت و دواتر ئومەتێکیشی بۆ دروست نەکات. بێگومان ئێمە هەر ئەمێنین، هەر گەورەترە بین، هەر سەرکەوتووترە بین و مژدەی زۆر گەورەش لە ڕێیە. یەک، هەر لە ڕاستپەدە فکریەکانە ئاگامان لێبێ مردنی زانایەک، نەمانی کتێبێک، فەوتانی دەستنووسێکی هەزار ساڵی ئومەتی ئیسلام هەرگیز مانای شکستی مسلمانان نییە. هەواڵی ناخۆشی مردنی زانایەکی گەورە، ئیمامێک عەلامەیەک ئەبیستین، دڵماژانەکە، چاومان فرمێسکە ڕێژێ، بەڵام ئەوەندەی پێناچێ، چەند ساڵێکی پێناچێ، چەندین تەلەبەی لە چەندین شوێنەوە گەورە ئەبن و خزمەتی دینی ئیسلامەکەن. خلافەتی ئیسلامی ڕوخێ، بەڵام لەولاوە لە هەموو دنیای ئیسلامەوە کۆمەڵ و جەماعات بۆ خزمەتی ئیسلام و بانگەوازەکە سەر هەڵەدەن. خوا چۆن واز لەم دین ناهێنێ؟ ڕاستپاردەی کردداری بۆ تەواوی ئەو کەسانی کە لە خزمەتی ئەم فەرموودەیەن. ئاگامان لێبێ ئەکرێ ئێمە ئەو دوعایە لە خوا داوا بکەین: خوایە با ئەو کەسە بین کە تۆ خۆت لەم فەرموودەی پێغەمبەری خوایە کە بە ناوی خوا و پێغەمبەری خوا قسە ئەکا حتمەن. خوایە با ئەو کەسە بین کە تۆ خۆت یا ئەڵڵا خۆت ئەمان چێنی، وەکو فەرموودەکە فەرمێ، خۆت وەکو نەمام پەروەردەمان کەی، بەخێومان کەی، ئاگات لێمان بێ، ڕۆژانە بەرەو گەورەبوون و کەماڵمان بەری. ئەویش هەر لە پێناو خۆتە. یستعملهم في طاعته. خوایە ئەو کەسە بین کە خۆت یا ئەڵڵا خۆت پەروەردەمانەکەیت لە پێناو پەرستنی خۆتە، دواتریش دینی خۆتمان پێبەرزکەیتەوە. با ئەمە دوعایەک بێ هەر کەسێ لە خزمەتی ئەم فەرموودەیە خەریکە لە بەری ئەکا یان لە بەری کردووە و ئێستا مڕاجعە کاتەوە، تکایە با دوعا بکەین لە خوا: خوایە ئەو فەزڵەمان بیتێ نەمامی دەستی تۆ بین یا ئەڵڵا. ئامین ئامین ئامین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.